پزیشکێکیش دەڵێت هیوا پێویست بە هاوکاری و یارمەتی خێرخوازان هەیە. پەیام لە ڕۆژی جیهانی شێرپەنجەدا گۆشەیەک لە نەخۆشخانەی هیوا و تووشبووان بە نەخۆشی شێرپەنجە نیشانەدات. دانیشتی هەولێر تقریبا 6 ساڵ دەوێت تووشی نەخۆشی زاری ویلایەتی زگم ئێشا ئام کرد گوتیان گرێت هەیە لە کۆڵۆنت. دکتۆر عەلی عەبدوڕەزاق عەمەلیاتی کردم ماوەک زۆر باش بوو دوایە گەڕاوە ئەو دارە هاتم لەرە دکتۆر قەلەندەر عەمەلیاتی کردم ئەو ماوەکە عیلاجی وەردەگرم تقریبا 4 ڕۆژ جارێک لە هەولێرا دێمە ئێرانە عیلاجی وەردەگرم 2 جارنانم بایستێ 4 وەرەقەی 5 وەرەقەی بوو کڕیتم ئەگەنا هیچم نەکردیان ئەوەی عایدی ئێرە بوو وەڵڵاهی نازم هەندێک درێن لە جغارێ هەندێک درێن نازم لە ناڵم لە چی هەندێک درێن نازم هەر چەندی زوو عیلاجی کە کەمە ئەمن بخۆم وەڵڵاهی زوو چووم زگم دێشە ئێشانەکەشی وهانە بوو بەو دەرەجەی چون ئیشاعام کرد دکتۆرەکە گەنجەکی وەچ تو بوو گوتی وەڵڵاهی مام جەحفەر گوتی ئەوەی لە لای خوای هادی خۆش هاتێ تێگەیشتم چ دەرێ گوتم دکتۆر دەزانم چ دەرێ من مەمنونم گوتی وەڵڵاهی ئەو هایە ئەمن لەو ڕۆژەی دوعا لۆ هەموو نەخۆشەشی دەکەم خوا شفای لۆ ئومەتی محەممەدینەوەی نەخۆشە لۆ مزبنێتی قسەی خۆشیان پێویستە ئەنی کابرای نەستەکن نەخۆشەی بێتەکنەم برێکرێتەوە لۆ هات بەسەر هاتیە ئەوە لۆ ینی دری بداتەوە دری بداتەوە کورە ماشەڵڵا ڕەنگت باشە ماشەڵڵا ئەوهای ماشەڵڵا کابرا ئەوەی نەکە کورە برێت و هەر نمایەتەوە لۆ بەسەر هاتیە ئەوە خراپە لۆ نەخۆشی ئەنی قسەی خۆش لۆ نەخۆشی خۆش هەموو بەشەکانمان لە خەستەخانەی هیوا چەند بەشێکمان هەیە بە شێوەیەکی گشتی هیماتۆلۆجیمان هەیە بەشی خوێن ئەوانەی کە کێشەی خوێنیان هەیە بەشێکیش کە گرێیان هەیە ئەوانەی کە گرەی شێرپەنجەی یا زیاتر گرەی شێرپەنجەی ئەمە دوو بەشی ڕئیسی لە بەشی هیماتۆلۆجیە بەشێکیان هەیە بەشی جیاکردنەوەی نەخۆشەکانە مەسەن بۆ نمونە پێڵەن بەشی عەزل ئەگەر نەخۆشێک لە 24 ساعت زیاتر مایەوە ئێتە ئەم بەشەی ئێمە ئیتر بە هەر سەبەبێک بێ 20 جاری وایە دەرمانی کیمیایی هەیە بۆ 4 ڕۆژ ئەبێ بمێنێتەوە جاری واش هەیە نەخێر کتوپڕ نەخۆشەکە هێنێت و بەرگری لاشەیدا بەزیوە و یاخود سکچوری تونی هەیە لەبەر ئەوەی کە بەرگری لاشەیدا بەزیوە یا هەر کێشەیەکی هەبێ کە دکتۆر پێی باشە کە بمێنێتەوە زیاد لە 24 ساعت دێتە ئەم بەشێمە دوو بەشیکەمان هەیە بەشی ژنان و پیاوانەکەم بە شێوەیەکی کاتی نەخۆشەکانمان ئەمێننەوە دەرمان وەرەگرن لەوانەیە لە 20 دقە هەبێت تا 10 ساعت دەرمان وەرەگرێ بەڵام کە گەیشتە 24 دوای 24 ساعت دێتە ئەم بەشێمە لە هەموو تەمەنێگە بینین کە نەخۆشەیە نەخۆشمانەیە لە 1 ساڵەوە تا 80 ساڵ 90 ساڵ اینجا بۆ ئەوەش کە ئەڵەی لە دەرەوەی ئێمە لە هەموو شوێنێک نەخۆشمانەیە نەخۆش کۆنەکانمانەوەی کە چەند ساڵ لەمەوە بەرن ئەوانە لە حتا لە بەسرەوە نەخۆشمانە بووە لە بەغدا هەمان بووە لە دیالە و ئەمبار و ڕوومادیوانە هەموو نەخۆشمانەوە حتا نەخۆشی دهۆک هەولێرمان هەیە نەخۆشمانە بووە لە مەریوان لە سنە لە مەهاباد ئەوانە هەمووان ئێستا مەسن نەخۆشمانەیە حاڵە حازر لە کۆبانێ لە شەنگالەوانە هەموو نەخۆشیە لە هیچ وڵاتێکی دنیا حکوومەت ناتوانێت بە تەنیا خەستەخانەیەکی وەکو ئەم خەستەخانە بڕێ بەرەوە هەمووتانەزان دەرمانەکانمان دەرمانێکی ئێجگار گرانە لە ڕووی گرانیەوە لە ڕێی خەرجەوە ئینجا ئەمە نییە یەک پارچە حەبیبەی تێو کە بڵێ تەواو بڕۆ ئەوانە هەموو کۆرساتەوە ئەوێ کۆرساتەکان تەواوکەن پێویستمان بە یارمەتی مناڵێکی 10 ساڵیشە پێویستمان بە 250 دیناری مناڵێکی 10 ساڵە